بەڵێ بەردەوامی نێساش گفتوگۆی بابەتی تەوەریەکەمان لەگەڵ میوانەکەمانەکەین کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانایە میوانەکەش هەر هاوکاری خۆمانە. بەڵێ با پێشەوەی بچینە سەر ئەوەی کە میوانەکەمان بناسیێنین سارا لەگەڵ وەرزشا بینت چۆنە بە تایبەتی خولا ئەوروپیەکان بۆ نمونە خولی ئیسپانیا خولی ئینگلتەرا. پێشتر سەیری هینمە کرد ڕیال مەدرید و بەرشەلۆنە کە ئەبێکەوە یاریانە کرد بەس کە کریستیانۆ و مەسی لەوێ نەمان ئیتر چێژێکی وای لێ نابێنم. هەندێری کامیان بووی بەرشلۆنە دە باشە. وەک باسمان کرد تەوەریەکەمان تایبەتە بە خولەنێ خۆیەکانی ئەوروپا کە لەم هەفتەیە دەستی پێکرێتەوە یاخود بڵین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئاشکرایان خولە ئەوروپیەکان بە تایبەتی خولی ئیسپانیا و خولی بەریتانیا ئیسپانیا کە بە لالیگا ناسراوە هەروەها خولی بەریتانیاش کە بە پریمەر لیگ ناسراوە بینەرێکی ێجگار زۆریان هەیە لە سەرانسەری جیهان و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی. جا ئێمە بە خۆشحاڵیەوە بەڕێ سوارەکەریمان لەگەڵایە کە هەم ڕۆژنامە نووسی نێو دەوڵەتیە هەم بەڕێوەبەری بەشی وەرزشیە لە دەستگای میدیایی کورسات و کورسات نیوز بە ئەو زیاتر باسی خوڵەنێ خۆیەکانمان بۆ بکات. کاک سوارە بەخێر بیت. زۆر سپاس باینی باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاسانەکەم. بەڵێ کاک سوارە بە سەرەتا لەوە دەست پێ بکەین خوڵەنێ خۆیەکان ئەم ساڵ پێشکەوتووە ئەمە کاریگەری بەسەر ئەوە هەیە کە مۆندیال بڕێوەیە. نا هەر چەند ساڵێکە با بڵێن خولەکان کاتی خۆی دەستی پێکردوێتەوە خولەکان دەست پێکردنی خولەکان بۆ خولەکان با بڵێن تا ڕادێک جیاوازی چەند ڕۆژی کەم لە بینیانە هەیە لەوانەیە هەندێکیان بۆ نمونەگە خولی ئەڵمانی کە هەفتەی درەنگتر لە پرێمەر لیگ و لە لالیگاش دەست پێ دەکاتەوە پەیوەندی بۆ هەیە کە ئەوان دویانیان کەمترە با بڵێن لە خولەکانی تداوە کە 20یانە بەشداریەکەن ئەوان هەژدەیانێ ئەمە ژوا دەکات تا ڕادێکی زۆر فریای پشوێکی باشتر بکەون واگە کاتێکی درەنگتریش دەست پێ بکەن با بڵێن کاریگەریکی ئەوتۆ نەکاتە سەر دەست پێکردنی خولەکانیان. بەڵێ کەواتە کاک سوارە هاتنی مۆندیال کاریگەری هەیە لەسەرەوەی کە خولەکان لەم ساڵدا وەستانی زیاتر بەخۆیەوە ببینێ بۆ نمونە یاری دۆستانە هەیە ئامادەکاری هەڵبژاردەکان هەیە. بەڵێ مانگی دا ئێمە جارێکی تر دەچنە ناو ڕۆژەکانی فیفاوە کە توانم بڵم کاریگەری تەواوی لە سەریانەکان هەیە بیرمان نەچێت لەم چەند ساڵی دواییدا بەڕاستی یاریزانەکان لە سەرتاسەری جیهاندا کە با بڵێن کە ڕابطێکی تایبەت بە خۆیانیان هەیە یاخود چەند کەسایەتێکیان وەکو وتەبێژ یاخود وەکو لیژنەیەک پێکهێنا لە سەرتاسەری جیهاندا بۆ یاریزانەکانی جیهان کە چیتر یاریزانەکان ئەم بارودۆخە لەیانەکان قبول ناکەن لە یەکێتە جیاوازەکانی جیهان قبول ناکەن کە بەستیان زیاتر لە فیفا و لە یوفا و لە کیشۆرەکانی تریشتا دەگرێتەوە بۆی کە زەختێکی هێندە لە سەریان هەندێک یاریزانەکان کە دوای احتیزارکردن یاخود دوای واسنان لە یاریکردن کاریگەری زۆر خراپیان دەبێت لەسەر لایانی جەستەییان تەنانەت ئەگەر ئێمە بەراورد بکەین لەگەڵ ئێستا و چەند ساڵی ڕابردوودا کاتێکە لە ساڵی با بڵین نەوەتەکاندا یەکێک لە ئەسترە دیارانەی کە تۆپی ئەرژەتین هەیە بوو گابریل سۆتا بووە ینی هێندە تەمرینەکانیان لەو کاتەداڵێت تەمرینەکانمان هێندە شڕ بۆ هێندە خۆم ماندوو کردووە دوای احتیزارکردنی ئەڵێ دەیان شەو من بۆ هۆی ئازاری قاچەکانەوە خەو نەکەوتم تەنانەت کارکە گەشتوتە ئەوەی کە مەترسی بڕینەوەی قاچیشم هەبێت هێندە زەختیان لەسەر بۆ جا بەراوردکردنی ئەو فشارەی کە ئێستا و کاتە هەیە دەتوانم بڵێم ڕێژەکەی بۆتە 100 چونکە یاریزانەکان هیچ کاتێکیان بۆ پشوێک بە درێژای ساڵ نەماوەتەوە ئەگەر نمونەیەکی مساوەگرینەوە یاریزانانی ڕیال مەدرید بەرشلۆنە یاخود نادە گەورەکان کە بەشدار بوون لە چامپیۆنز لیگا بووە یاخود لە ڕێزی هەڵبژاردەکانی یاریان کردووە بە درێژایی ساڵێک کە 366 ڕۆژە 3 هەفتە مۆڵەتیان هەبووە پشوو وەرگرن بۆ خێزانەکانیان کە بچون بگەڕین و خێرا دەستکەنەوە بە ڕاهێنانکردن بە مەرجێک ئەو 3 هەفتەش کە چووە بۆ وێ پرۆگرامی دراوە پێ کە لە ناو هۆڵەکاندا ڕاهێنان بکات دواتە چیتر یاریزانەکان ئەم فشارە زۆرەی کە لە سەریان هەیە دەتوانم بڵێم کاریگەریی زۆر گەورەی لە سەریان بەڵام لە هەمان کاتیشدا لە بەرامبەر ئەم بارودۆخەدا ئەمە کە ڕووی داوە یاریزان هەیە لە بۆچی یاریزانەکان نایەن با بڵین ڕخنە لەو بابەتە برن کە یاریزانێک لە گرێبەستێکی لە سۆنسای ڕابردوودا بۆ 10 میلیۆن دلار بووە 15 بووە ئێستا یاریزانێکی زۆر ئاسایی نرخەکەی 150 میلیۆن دلارە ئەڵێ ئەمە ژوای کردووە کەیانەکان بۆ بەدەستێنانی زۆرترین ڕیکلام بۆ ئەوەی کە بتوانن کە قەرەبووی ئەم بارودۆخە بکەنەوە کە ئەم چڕی خشتیارەکاندا بدەن بەشداریکردن لە زۆرترین پەڵەوانتەکاندا یاخود لە ڕووی ڕیکلامینەوە یاخود لە ڕووی ئەم چڕی خشتیارەکان و مەزبورن خۆیان لەگە بارودۆخەکاندا بگونجێنن. کاک سوارە بۆچی لە تەواوی جیهانە خەڵکی زۆر چاوەڕ یاریەکانی خولی ئیسپانیاکە لە هەموو خولەکانی تر زیاتر ئیسپانیا ئیتالیا و ئینگلتەرا بۆچی ئەم سیانە لە هەمویان زیاترە؟ سارەخان خۆت بە تایبەتی ئیسپانیا بەڵێ ئاماژەت بە شتێک داوت مێسی و ڕۆناڵدۆ ینی بە بەردەوامی لەم خولانەدا ئەستێرەی گەورە هەیە بە بەردەوامی بوونی ئەستێرەی گەورەوا دەکات کە فۆکسێکی زیاتر چاوێکی زیاتر بخرێتە سەر با بڵین ئەو یاریزانانەی کە کاریگەریان هەیە لەسەر ئاستی
جیهاندا کە با بڵێن لە خولەکاندا بە تایبەت لە خولی ئیسپانیدا بەڵێ بە دڵنیاییەوە ڕۆشتنی مێسی و کریستیانۆ کاریگەریەکی زۆری هەبووە و لە ماوەکانی ڕابردوودا با بڵێن سەرۆکی دەستەی لالیگا کە خافەرتی باسە ئەوەی ڕاگەاندە بوو کە پێویستە هەنگاوی گەورە بنرێت کە قەرەبووی ئەم دوایزانە بکرێتەوە هەرچەندە ئەو دەڵێت ئێستا کاریگەریەکانیان تا ڕادێک با بڵێن وەرز لە دوای وەرز کەم بووەتەوە بەڵام نەخێر کاریگەری کریستیانۆ ڕۆناڵدۆ مێسی دەتوانم بڵم تا چەند ساڵی داهاتوو بەردەوام دەبێت چونکە ئێمە تەنانەت لەو کاتێک کە مێسی و کریستیانۆ لە خولی ئیسپانی بوون پێش دەستپێکردنی کلاسیکۆ بە هەفتە و بە دەڕۆژ ڕاگەیاندەکانی جیهان دەستیان دەکرد بە بەراوردکردنەکان بە داتاکان بە ژمارەکان بە ڕیکۆردەکان ئەمانە هەمووی ئیشی لەسەر دەکات دەتوانم بڵێم کە ئەوانە کاریگەریی زۆری هەبووە بەڵام لە هەمان کاتیشدا نابێ ئەومان لەبێ بچێ بەڵام ئەمانە بەهێزترین خولەکانی جیهانن زۆرتری فۆکسیان لەسەرا ڕاگەاندنەکانگەریگێکی زۆری پێدەدەن یەکێتێ جیهانەکان بەڕاستی ئەستێرەکانی جیهان کە هەمیشە خەون بۆ دەبین کە درێسی ئەم دوو خولە لەبەر بکەن ئەگەر بتەوێ بگەیت بە تۆپ بگەیت بە لووتکە دەبێت با بڵێن لە خولی ئیسپانیدا زۆر گرنگە بە تایبەت لە ڕیال و بەرشەدا یاری بکەیت چونکە لەوەلایەنەکانی ترەوە بتوانانی خۆت بستەلمێنی تاکو ئەمیانە نەگرێ بەسی گەورەت پێشکەش بکەن بەر ئەوە دەتوانم بڵم کە هەمیشە هەم لە ڕووی ئەو داهاتانەی کە لە ڕووی پەخشی تەلەڤیزیۆنەکانەوە دەستیان دەکەوێت ئەمە دەتوانم بڵم بەراورد و جیاوازەکە زۆر لەگەڵ خولەکانی تردا هەر یەکە و پشکی خۆیان هەیە ئەمە وای کردووە کە دەتوانم بڵم کە زۆرترین کاریگەریان هەبێ و جیاوازیان هەبێت لەگەڵ خولەکانی تردا ئەگەر ئێمە بەراورد بکەین بە خولی ئینگلیزیکە ئەکەم با بڵێن لە چەند ساڵی ڕابردوودا هاتن با بڵێن سیاسەتێکی زۆر زیرەکانە لە ئینگلتراوەدا ڕژا بۆ ئەوەی کە چۆن بتوانن زۆرترین هاندەر و بینە لە خولی ئینگلیزی کۆ بکەنەوە هاتن باشترین ڕاهێنەرەکانی جیهان گوازرایە بۆ ئەم خولەکە تۆ کاتێک باشترین ڕاهێنەر دەگوازیتەوە بۆ ئەو خولە ئەستێرەکانیش حەز بەوە دەکەن کە لە ژێردەستی باشترین ڕاهێنەرەکاندا یاری بکەن چونکە گەشە بە خۆیان دەدەن دەتوانن توانای باشتری خۆیان بستەلمێنن و دەتوانن بگەن بەلووتکە لە ڕێی ئەم ڕاهێنەرانەوە دەتوانن بڵێم هەمیشە بوونی ڕاهێنەرە گەورەکان لە خولی ئیسپانیدا کاریگەریەکی زۆر گەورەی کردووە وای کردووە کە زۆرترین یاریزانەکانی جیهان ئامادە بن کە درێسی پرێمە لیگ بپۆشن. باشە کاکە سوارە باسی گرێبەستەکانت کرد لە ئێستا کڕین و فرۆشتنی یاریزان لە نێوان یانەکانە بەردەوامەتایەکی چی یاریزانێک یاخود بڵێن گرێبەستی ساڵ تا ئێستا لە چیانێک تۆمار کراوە یاخود چیانەیەک چی لە خولی ئیسپانیا بێت یاخود چی لە پریمەر لیگ بێت ئەستێری ناسراویان کردەوە یاخود گرێبەستی ساڵیان ئەنجاماوە بەڕاستی یانەکان ئێستا ئەەکەم جیاوازە لە ساڵی ڕابردوو با بڵێن لەوانەیە نەیەن وەکو سەردەمانە بێن یاریزانێک کە تەمەنێکی 30 ساڵ یاخود 35 ساڵی هەبێ بێن 100 میلیۆن دلاری پێ بدەن و بیگوازنەوە بەڵکو ئێمە پەنا دەبنە بەر یاریزانێکی تەمەنلاو با بڵێن 18 ساڵێ 19 ساڵێ دەگوازنەوە بە چەندێک بە 150 میلیۆن چیانێک فۆکەس بێت زیاتر ئەوەی کە یاریزانی لەو ئەو یانانەی کە تۆپن بە تایبەتی پرێمەر لیگ هەموو ساڵە چەند ساڵێکە ئەمە کۆتاییان بەوە هێناوە هیچ یەکێک لە خولەکان توانێت ڕکابەریکردنی پرێمەر لیگیان نییە ئەمە لەوە شۆ دەرەوە بەڵکو خولەکانی تر بتەنانە بێنەوە بۆ خولی ئیسپانیش بەراوردی بکەین خولی ئینگلیزی هەندێک جار گرێبەستەکانی ئەمان نیوەیە لە چاو پرێمەر لیگدا چونکە پێشکەوتنەکانی با بڵێن ڕکابەرەکانی خولی ئینگلیزی زۆر بەهێزە با بڵێن داهاتی یانەکانی لە چاو خولەکانی تردا زۆر بەهێز دەبلیتی چونە ناوەی هەندێران زۆر جیاوازترە بەڵام کاک سوارە ئەوەی تێبینێکرێت زیاتر لە هەرێمی کوردستان و عێراق زیاتر سەیری خولی ئیسپانیا کرێت لەگەڵ ئەوەی کە جەنابەت وتت کە پریمەر لیگێکێک لە خولە بێزەکان چ لە ڕەهەندی ئابووری بێت یاخود بزنس بێت یاخود ئاستی یانەکان بێت کە ناوبانجانەیە ئێمە ئەگەر بیرمان نەچێت بە دڵنیاییەوە ئێستا کە باسی خولی ئیسپانی دەکەین زیاتر تشەکەی ئێمە بۆ سەر بارسلۆنە و ڕیال مەدرید بەڵام پرێمەر لیگ هەموو یاریەکی لە با بڵێن هەمیشە معلقە عربیەکان لە یاریەکانی پرێمەر لیگ داڵێن وەلا کیبار وەلا سیغار گەورە بچووکی لە پرێمەر لیگدا نییە واتە لە ناکاتێکدا تیپی یەکەمی ڕیزبەندی یاری دەکات لەگەڵ تیپەکەی 20دا 20ەکە لێی دەباتەوە واتە هەمیشە یاریەکانی پرێمەر لیگ ئەنجامەکە چاوەڕوان نەکراوە چێژی تایبەتی خۆی هەیە ئەگەر هەر سەیرمان کرد بێ بەڕاستی با بڵێن ئیمشەو لە دوێنێەوە با بڵێن کە چوو بڕوان پێ بکە یاریەکان ئەمەندە زۆر بوون ئەوەزام 6 ساعت 7 ساعت مشەو دانیشتم بەس بە دیاری و سەیرم کردووە لە ئیسپانیۆل و ئەتلەتیکۆوە لە ئەرسناڵ و مانچستەر یونایتدەوە لە کریستال پالاس و چێلسیەوە ئەمانە هەموو یاری بوون کە ئەنجامێکی چاوەڕوانەکرا دوو ئەنجامی چاوەڕوانەکرا ڕوویدا لە پرێمەر لیگدا کە ئێستا خۆت ئاماژەت پێدا کریستال پالاس لەناو ستانفۆرد بریج لەناو چێلسیا یەکسان دەبێت کە دەستپێکی یاری پرێمەر لیگی هەردوویانەیە ئارسنال لە مانچستەر یونایتد دەباتەوە لە ناو ئۆڵترافۆردا ئەمانە هەمووی ئەنجامی چاوەڕوانەکراوە لە پرێمەر لیگدا میشە وا دەکات کە تۆ بە تامەزرۆییەوە چاوەڕوانی ئەوە بکەیت کە بزانانی یاریەکان چی ڕوودەدا دواتە بۆ هەفتەی داهاتوو ئێستا تۆ هاندەرانی مانچستەر یونایتد چاوەڕوانی ئەوە دەکەن بزان تیپەکەیان چی دەکات ئەوە دەستپێکی پرێمەر لیگ چەند ساڵە لە ژێر فشارێکی گەورەی دەرونیدان یانەکە دوورە لەسەر بردنەوەی نازناوەکان لە وەرزی ڕابردوو پلەی 16 بەدەستێناوە یاری کۆتایی ئەوروپا لیگی دۆڕاندووە بزانین بۆ ئەم وەرزە چی دەکرێت ئەوەتە دەستپێکی وەرزیان لەگەڵ یەکێک لە ڕکابەرە مێژوویەکاندا بە شکست دەست پێ کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە
گوێمان دواتر لە پرێس کۆنفرانسی ئامۆریمی ڕاهێنەریانی مانچستەر یونایتد بوو کە تاکیدی کردەوە کە لە ڕووی ئەداوە یاریزانەکانی زۆر ڕازیەوە بە جیاوازێکی زۆر لەگەڵ وەرزی ڕابردووە لە ڕووی گواستنەوەی تۆپۆ لە ڕووی خێرایاریکردنیان و لە ڕووی توندوتیژیان بەرامبەر تیبی بەرامبەر لە وەرگرتنەوەی تۆپۆ دابەشکردنی تۆپەکانەوە جیاوازێکی زۆریان دروست کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ناو یاریگای خۆیان داوتی هەموو ئەمانەی کە ئێستا من باسم کرد یەکسان نییە بۆی کە من بمبردایەتەوە لەوانەیە هاندەران تەنها بەوە قایل بن کە تۆ تیپەکەت بیباتەوە بەڵام من لە ناو یاریگای خۆمدا شکستم هێناوە واتە ئەمە لە هەمان کاتدا کە دوو پەیامی گەیان کە دڵخۆشە بە تیپەکەی لە هەمان کاتی جام شکست سوودێکی نییە بۆی لە کۆتاییدا هاندەران داوای ئەنجام لە ڕاهێنەر و یاریزانەکان دەکەن. باشە ببوورە پێش ئەوە لە وەڵامی پرسیارەکە باسیەوە کرد کە بەشێک لە یانەکان هەڵدەدەن کە ڕاهێنەرەکانیان بگۆڕن. جا پرسیارێک بەسەرەوەی کە ینی ڕاهێنەرەکان پلانیان چییە بۆ باشترکردنی ئەو یانانە؟ بیرمان نەچێت بە دڵنیاییەوە بەدەستێنانی ئەنجامی هەستی پێک هەت شتێک بێت کارکتەری یەکەم دەگەڕێتەوە بەڵێ باپەرێکی زۆری بۆ سەرفکرا بێت با پشتگیرێکی تەواوی دارایەتە بێت من یەک نمونە ئێنمەوە ئێمە سەرپرسەرەکە جەنابەت پێم وایە لە سەرەتای ساڵی 2000ەکاندا بوو کاتێک کەماچۆ کە ڕاهێنەرێکی ناوداری ئیسپانی ڕاهێنەری یانەی ڕیال مەدرید بوو ئەو کاتە کۆمەڵێک لە ئەستێرەکانی نەک بڵێ ئەو سەردەمە مێژووی تۆپی پێ کار یەک لە بێکهام و فیگۆ کارلۆس و ڕۆناڵدۆی دیاردە و زیدانە مدەڕیبی یایزەی ڕیال مەدرید و ئەم مدەڕیبیان بوو دوای 3 هەفتە دەست لە کار کێشایە وتیان تۆ لە کاتێکدا ڕاهێنەری ئەم ئەستێرە گەورانەی کێ وەکو بڵای کوردەوەی خۆمان کێ خوای دەتێت ڕاهێنەری ئەمانە بێت هەر یەکیان بۆ خۆیان ئەفسانەیەکە وتی کاتێک یاریزانەکەی من دەڕات بۆ بەرەو ڕووی گۆڵ بۆ تۆمارکردنی گۆڵ ڕێژەی تۆمارکردنی گۆڵی خۆی لە سادێ هاوڕێکی لە 190 ناچی بیا بە هاوڕێکی خۆی هەوڵی خۆیدا گۆڵ تۆمار بکات ئەمە باجەکەی منەی دەم لەبەر ئەوە با نەکەومە کۆت نیوەی وەرسەکەەوە لەو کاتدا شکستەکان ڕۆبڕۆ بێتەوە لێرە داواز دەهێنم واتە ڕاهێنەرەکان هەمیشە ئەوان بەرپرسیاری یەکەمن لە بەدەستێنانی هەم ئەنجامە باشەکان ئەنجامە خراپەکاندا لەبەر ئەوە دەتوانم بڵێم کە ڕاهێنەرەکان هەر یەکان بۆ ئێستا بۆ کاتی خۆیان استراتیژی تایبەت خۆیان هەیە هەر یە ڕاهێنەرەوە کە دەچێت بۆ یانێکی تر کۆمەڵە کەسی لەگەڵدایە چونکە لەوانەیە لە ناو ستافەکەیە کەسێک هەبێت لەگەڵ بیرکردنەوەیدا نەگونجێ لەگەڵ هەسوکەوتیدا نەگونجێ لەگەڵ ژووری خۆگۆڕیندا نەگونجێ کوتلەی کۆمەڵە یایزان بێت گرفتی بۆ دروستکە لەڕووی توانێت جەستەی و مافی خۆی دەدا بە یایزانەکان یاخود هەندێک با بڵێن جیاوازی بکردنەوەی کێشە دروست دەبێت بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئێستا وەرزی ڕابردوو کاتێکە یەکێک لەو دیارترین گۆڕاکارانی کە ئیمسال کردوێتی ڕیال مەدریدە کە هێنانی یاریزانێکی پێشووی یانەکەی خۆیەتی دایناوە بەڵام لەگەڵ ئەوەدا ئەم ڕاهێنەرە ئەزمموی نییە بەڵێ یەک ساڵ توانیتی لە بای لیڤەرکوزن شوێندەسی خۆی دەرخا ئەنجامی باش تۆمار بکە بەڵام جیاوازیەکە زۆرە لە بینی لالیگا و لە بینی بوندسلیگایە ئانچیلۆتیش جیاوازیەکە زۆر لە بینی ئەستێرەکانی ڕیال مەدرید و یاریزانەکانی بای لیڤەرکوزندا تۆ ئێستا گەڵ کۆمەڵێک یاریزاندا تعامل دەکەیت کە هەمووی نوخبەیە ئەستێرەیە ئەگەر نتوانی بە باشی بارودۆخەکەت بگونجێنی ئەگەر نتوانی کە ئەو یاریزانەی کە خۆی بە تۆپ دەبینی خۆی بە ئەستێرە دەبینی لە ناو یاریگادا ئاستی باش پێشش بکات بە دڵنیایی دەگرێتەوە بۆ ڕاهێنەر دەگرێتەوە بۆ شێوازی بۆ ئەو پلانەی کە ڕاهێنەر بۆی داناوە ئەو تەکتیکەی کە ڕاهێنەر لە ناو یاریگادا بۆی جێبەجێ دەکات لەبەر ئەوە هەمیشە ڕاهێنەرەکان دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵە لەگە بارودۆخەکاندا بکەن چۆ بتوانن ژووری خۆگۆڕینیان کۆنتڕۆڵ بکەن بە تایبەت لە کاتێکدا ڕاهێنەرێکی لاوی وەکو ئەلۆنسۆ ئێت بۆ ڕیال مەدرید ڕکابەرەکەت بەرشلۆنەیە سەرۆکەکەت پێرێزە کە هیچ کاتێک پلەی دووەمی قبوڵ نییە بە بەردەوامی دەبێت کاری پێرێسەوەی هەز ڕاهێنەرەکە دەیەوێت بێتە ڕاهێنەری ڕیال مەدرید ئەبێ لە سەستەیجی پاڵەوە بوون بیت لەوە ناگرێتەوە بەڵێ کاتە ببوورە بەس ئەو یانانە کامانن کە زۆرترین ڕاهێنەر و یاریزانە گۆڕن و زۆرترین بودجە تەرخانەکەن بۆی کە باشترین ڕاهێنەر بەدەست بهێنن خۆی ئاماژەم بە شتێکدا لە قسەکاندا ئاماژەم بۆدا بۆی کە ئەنجامی باش ئەنجامی خراپ ئەم دوو بابەتە تۆ بابەتەکەی تۆ دیاری دەکات واتە تۆ ئەگەر بێت و ڕاهێنەرێک بە بەردەوامی هەندێک یانە هەیە بۆ نمونە کەت بەشداری خولەکە دەکات ئامانجی ئەو یانەیە بمێنێتەوە لە نێو با بڵێن ئەو وەرزەی لیگەکەی خۆیدا ئەمە ئەنجامێکی باشە بۆ ئەو ڕاهێنەرە و بەڵکو ئیدارەیانەکە پشتگیریشی دەکات بەڵام بۆ یانێکی وەکو ڕیاڵە بەرشەیە بچینەوە بۆ ئیتالیا یوڤانتۆسە ئینتەرە ناپۆلیە بچینەوە بۆ فەڕەنسا پاریس سەن ژەرمانە مۆناکۆیە مارسیلیایە لیۆنە بینەوە بۆ ئەڵمانیا بایر مونشنە بای لیڤەرکوزنە بروسیا دۆرتمۆندا پرێمەر لیگ مانچستەر تۆ تەنها ئەمان ئەم یانانە هەمووی هیچ کاتێک چاڕوانی ئەوە ناکەن کە ڕاهێنەرێک بێت 3 ساڵ 4 ساڵ لەسەر یەک تیپەکەی لە پلەی 12 و 13 و 14 دابێت 15 دابێت یاخود ناتوانێت بگاتە پاڵەوانتی ئەوروپیەکان لەبەر ئەوە ڕاستەوخۆ بیل لە گۆڕینی دەکرێتەوە تەنانەت ڕاهێنەران ئەو بارودۆخەکەی بۆ ڕاهێنەران جیاوازە لە گواستنەوە یاریزانان دوو دەرگای گواستنەوەی یاریزانان هەیە با بڵێن هاوینە هەیە کە ئیتر لە مانگی حوتەوە دەست پێ دەکات تا یەکینۆ وە گواستنەوەی با بڵێن زستانەشمان هەیە کە لە مانگی لە یەکی دەست پێ دەکات تاکو بدایەتی مانگی دوو
ئەمە ئەوە دەکات واتە ڕاهێنەران هەست کاتێک یانەکان بیانەوە چونکە ئەو پلانەی کە دانراوە ئەو یاسایی کە دانراوە یاسایەک بێت کە لە بەرژەوەندی یانەکان بێت کە سوودیان پێ بگەینە ڕاهێنەرێک کە ئەنجامەکانی باش دەبێ نەبێت ئەوەی کە یانەکە قوفڵ بکرێت مەزانە بێ گۆڕین لە بیر لە گۆڕینی ڕاهێنەر بکاتەوە باوکو هەست ساتێک بێت هەست کاتێک بێت توانین ڕاهێنەر بگۆڕیت تەنانەت لە ماوەکانی ڕابردوودا هەندێک بەناو مێژووە بگەڕین لە خولەکاندا ڕاهێنەر هەبووە 8 دقە ڕاهێنەری یانەیەک بووە هاتووە دوای 8 دقە پیاوە تۆ کاکە گیان ببوورە ئەو گرێبەستە لەگەڵ ئێمە ناگۆزی هەڵماوەشانەوەتەوە واتە ڕاهێنەر هەست کاتێک بێت بە پێی ئەنجامەکانتە ئایا ڕاهێنەرێک ئەگەر ئەنجامەکانی باش بێت سەبۆ منە ئەلۆنسۆ هاتووە بۆ ڕیال مەدرید پێرێز چاڕوان ئەوەی لێ ناکات بگاتە پلەی شەشەم و حەوتەم با کوڕی ماڵەکەی خۆشی بێت با دەستکەوت سەرۆ شتێکی بەلاوە گرنگە نەبێتەوە یەکسەر کەسێکی هاتە شوێنەکەی ئێمە لە سەرەتاوە باسی کریستیانۆ و میسیمان کرد بەڵێ کە تا ئێستا ژیاریەکەن کریستیانۆ 40 ساڵە و میسیش نوە کە ئەمە بەڕاستی دیاردێکی سێرە لە ناو تۆپی پێەیە مۆدرێتیشمان هەیە کە تا ئێستا بەردەوا بە بەڵام ئێمە بە شوێشی گشتی سێرەکەین کە یاریزانەکان لە دوای 30 ساڵەوە ئەو تواناجەستەیان نامێنێت یاریزانەیە لە 30 ساڵیە یاریزانەیە لە 1 ساڵیا وازێنێت یان لە خولێکا دەرەکەون و دواتر نامێنن یعنی کاریگەری ئەوە چی ینی بۆ بە دیاریکراوی کریستیانۆ یاخود میسی مۆدرێت تا ئێستا ئەو ئاستیانەیە کریستیانۆ ئێساش بەردەوامە لە گۆڵکردن میسی بە ئاماشەوە ئەم لە خولی سعودی ئەم لە خولی ئەمریکا مۆدریجیش ئێستا لە ئیسی میلانە لە ئیتالیا کاگەکەم بەڕاستی ئێستا پێشکەوتنەکانی تۆپە هێندە خێران لەوانەیە یانەکانیش خۆیان فریای ناکەون ینی یاریزانان لە ڕووی توانای جەستەیەوە ڕاهێنەری تایبەتی هەیە بۆی کەوا دەکات کە یاریزانێکی هەر لە هەست خولێکاکە سەی بکەیت لە هەج یارێکدا هەبچۆ لەم شەوە لە هەج لیگەکە سەی دەکەیت لە تیپێکدا یاریزانێک هەیە 38 ساڵە 37 ساڵی دەکات لە هەمان کاتە لە تیپەکەی خۆدا لە تیپ بەرامبەردا یاریزانیشدا 18 ساڵی دەکات ئەمە وای کردووە جیاوازێکی زۆر دەرنەکەی بەڵێ جیاوازی هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەو ڕاهێنانەی کە دەکرێت ئەو توانە جەستەیە کە دەکرێت لە نەو یاریگادا کەسێکێت ڕاهێنەری توانای جەستەیی یانەیەکە یاخۆ تیپێکە ئەو ڕاهێنەری توانای جەستەی ڕۆلی خۆی هەیە بەدڵنیاییەوە ئەو ڕاهێنەرە توانە جەستەیی کە ئێت ڕاهێنانێک بۆ یاریزانێکی 18 ساڵ 90 ساڵ 20 ساڵ دەنێرێت هەمان یاریزان کە تەمەنی 38 ساڵە 37 ساڵە ئەو ڕاهێنانە دەبێت ئەنجام بداتەوە لەوانەیە هەندێک ڕاهێنەر هەبێت بۆ نمونە یاریزانێکی 90 ساڵ 20 ساڵی هەیە 90 دقیقی پێ بکات بەڵام یاریزانە با بڵێن 38 ساڵەکەی 37 ساڵەکەی لەوانەیە نیو ساعت یاری بکات 40 دقیقه بکات 25 دقیقه بکات بەڵام لە هەمان کاتیشدا یاریزانمان هەیە تەمەنی 37 ساڵ 38 ساڵە توانێتی توانای جەستەی خۆی ڕابرێت و بۆ ماوەی 90 دقیقه دەتوانێت یاری بکات باشە کاک سوارە باسی توانای جەستەیت کرد من پێش پرۆگرامەکە گفتوگویەکی کورتم لەگەڵ سارایە کرد پریمەر لیگ خولی ئینگلتەرا بە تایبەتی یانە ناسراوەکانیان کە بەشداری چامپیۆنز لیگەکەن جگە لە پریمەر لیگ هەڵە نەبوو سێ خولیکە هەیە سێ خولیکە هەیە تەنانەت لە بۆنەکانیشە یاریەکانیان ناوەسێت بۆکسیدەیان هەیە بەڵێ کاریگەری توانای جەستەی ئەم یاریزانانە بەڕاستی جێی سەرنجات هەرچەنە ڕاهێنەری یانەکان بۆ نمونە گواردیۆلا یاخود یۆرگن کلۆپ کە پێشتر ڕاهێنەری لیڤەرپول بە بەردەوام نیگەرانی ئەوەی هەبوو کە خشتەی یاریکردنەکانیان زۆرە یاریزانەکانیان هیلاگە بێ بەڵام بەڕاستی ئەمە جێی سەرسوورمان و ستایشە لە هەمان کاتا تۆ بەشداری 4 خول بکەیت و خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپاش بکەیت و بەڵام ئەو توانە جەستەیەت هەبێت ئەکان بیرمان نەچێت بە دڵنیاییەوە ئیسیایی زانەکان ئاماژە مەشتێکدا کە فشارێکی زۆر گەوری توانای جەستەیان لەسەرە تەنانەت کارگەشتوت ئەوەی کە هەندێک ساڵ مۆندیالیشەیە بەڵێ مۆندیالیشەیە کارگەشتوت ئەوەی کە هەندێک لە یانەکان یاخود یاریزانەکان زۆر جار چی دروست دەکەن با بڵێن بە کوردەکەی خۆمان بڵێن فێڵێک دروست دەکەن پێش 10 ڕۆژ لە 15 ڕۆژ لە دەستپێکردن یاریە دەوڵەتەکان ئێن چیەکەن ئەڵێ فڵان یاریزان تووشی پێکان بۆ نمونە لە دقەی هەفتەیەدا دەنیشتنی ئەڵێ هەستی بە ئازارێکی ماسوولکەی خۆی کردووە چی لێ دەکات دوای ئەوە تیمێکی پزیشکیە راپۆرتی بەرزەکات وڵام یاریزانە پێویستی بە هەفتەیە 10 ڕۆژ ماوەیە بۆی نەچێتەوە بە یاری واڵبژاردەکەی بکات چونکە بیرمان نەچێت زۆربەی یانەکان کاتێک گرێبەستی کردووەکە یاریزانەکە 70 میلیۆنە 100 میلیۆنە 50 میلیۆنە دەچێتەوە یاریکی دەوڵەتی دەکات لەبێت تووشی پێکانێکی دوور درێژخایەن دەبێت ئەم یاریزانە بە کۆتایی وەرزەکەی دێت لەم یانەدا گەورەترین کێشەی بۆ دروست دەبێت فراغێکی گەورە دروست دەبێت کیانەکە ناتوانێت با بڵێن قەرەبووی بکاتەوە لەبەر ئەوە دەتوانم بڵێم یاریزانەکان هەمیشە بە وریایەکی زۆری دەکەن بە تایبەتی لەم ساڵدا کۆمەڵک یاریزان هەیە
مۆندیال ئەو کات و ساتەیە بە ئاسانی بۆ هەموو یاریزانی دووبارە نابێتەوە لەوانەیە هەست جاریزانێک لە ژەنیدا یەک جار هەلی ئەوەی هەبێت کە لە مۆندیال دایری بکات هەندێک ئەستێرە نەبێت توێ کە 2000 یاخود 3000 بە دەگمەن بەشداری مۆندیال دەکات لەبەرەوە خەونی گەورەیان ئەوەی کاتێک یاریزانێک دەگاتە تۆپ دەیەوێت بە هەمان شێوە ئەو ئاستەی کە لایەنەکەی پێشکەشی کردو بگاتە مۆندیال چونکە بتوانێت ئاستێکی بەها پێشکەش بکات گرێبەستەکەی زیاتر دەبێت لە جیهاندا زیاتر دەناسرێت ڕاگەیاندنەکان فۆکسێکی زیاتری دەخەنستن لەبەر ئەوە یاریزانەکان بیر لەوە دەکەنەوە کە چۆن خۆیان پارێزن لەگەڵ ئەوەشدا دەتوانن بەڵام ئەو هەموو سڕی خشتە یاریانە وای کردووە کە یاریزانەکان لەژێر فشارێکی زۆر دابن لەژێر با بڵێن ئازارێکی زۆری جەستەیی دابن لە هەمان کاتیشدا دەبێت خۆیان بگونجێنن چونکە گرێبەستەکان بیرمان کرد بە تایبەتی لە بریتانیا بە تایبەت بە دڵنیاییەوە خولی ئینگلیزی کاگاکەم شێوازی یاریکردنەکەی لە هەموو خولەکانی تر جیاوازتر ئەگەر بۆ نمونەکە سیر بکەیت لە ماوەی 90 دقیقە یاریکردندا ئەگەر ئەنجامەکە لا بدەیت با بڵێن ئەنجامەکە دیار نەبێت لە شاشەی تەلەڤیزیۆنەکە لە سکرینەکە دیار نەبێت ئەگەر تیپێکیش 5 گۆڵی هەبێ هەست ناکەی بۆی کە تیپ بەرامبەر ئەو تیپە 5 گۆڵی دەکراوە بە بەردەوام لە ڕاکردن و هەوڵدان و تێکۆشاندان لەبەر ئەوە کە وای کردووە هەمیشە چێژی پرێمەر لیگ لە خولەکانی تر جیاوازتر بڵێ کاتە باسی گۆڕانی یاریزانەکان لەیانەیە کە بۆ یانەیەکی ترە لەم خولەدا ئەو یاریزانانی کە لەیانەیەکەوە چوون بۆ یانێکی تر کامەیان زۆرترین چاوی میدیاکانی لەسەر بووە کۆمەڵێ گۆڕانکاری ڕوویداوە با بڵێن لە خولە با بڵێن لە خولەکاندا ڕۆشتنی بە تایبەت ڕۆشتنی یاریزانێک لە خولێک بۆ خولێکی تر جیاوازترە لەوەی کە لە خولەکە ناوخۆکەی خۆی دەبچێتە یانەیەکی تر ئەگەر ئەو یاریزانەی زۆرتر ئەو یاریزانەی کە ئێمسا دەتوانم بڵێم کە فۆکسی خرایە سەر ڕۆشتنی ڕاشفۆرد بوو ئەم یاریزانە لەگەڵ هاتنی ئەمۆرین بۆ مانچستەر یونایتد با بڵێن کێشەیەکی بۆ دروست بوو ڕاهێنەرەکەیدا نەیتوانی خۆی بگونجێنێت یاخود ئامادە نەبوو ئەو پلانە یاخود ئەو ئەرکەی کە ڕاهێنەرەکەی پێدادا لە ناو یاریگادا لەو شوێنەدا یاری بکات ئەمە وای کرد کێشەیە بکەوێتە نێوان با بڵێن ڕاشفۆرد و ئامۆریمی ڕاهێنەریانەکە دواتر ئەم یاریزانە پەنای بردە بەر یانی ئەستۆن ڤیلا لەوێ ئاستێکی باشی پێشکەش کرد لە هەمان کاتدا دواتر هات هانس فلیک کە بەهاتنی بەشۆنە گۆڕاکارێکی گەوری لە ئاسی تیپەکەدا کردووە لە پێکاتی تیپەکەدا کردووە لە شێوازی یاریکردنی تیپەکەدا کردووە تیپێک لە وێرانی و داڕوخانەوە هات بۆ وەرزی ڕابردوو سێ نازنایی بۆ بەدەستێنان گەشتە یاری پێش کۆتایی چامپیۆنز لیگ دیارترین ئەو یاریزانانی کە دەوان بڵم کە گوازراوەتەوە بۆ خولی ئیسپانی تا ئێستا کە میدیاکان زۆر چاوی لەسەر بێت بە تایبەت لە میدیاکانی ئینگلتەراوە و یاریزانەکانی ئینگلتەرا چاوێکی زۆریان لەسەر میدیاکان یاریزانە کۆنەکان ئەوەی کە بزانن تا چەند ڕاشفۆرد ئەو بارودۆخەی دو ساڵی ڕابردووی کە هەی بۆ لە پرێمەر لیگ لەگە بە شوێندا چۆن تی دەبڕێنێت و لەتوانم بڵم لە ئامادەکارەکان یانی بە شوێنەشدا ئاستێکی باشی پێشکەش کردووە بەردەوام هانس فلیک لە پرێس کۆنفرانسەکاندا ستایشی کردووە جا کاکە سوارە ئێمە کاتمان کامە من حەزمە کرد سعاتێکی کەش گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین دوو پرسیارم هەیە ئەیکەم بە پرسیارێکە بە کورتیۆڵان بێت و یەکەم جار پێشبینیت بۆ باڵن دۆر وەکو ڕۆژنامەنووسیی نێودەوڵەتی وەکو لێپسایی بەشی سپۆرت لە دەستگای میدیای کورسات و کورسانیوس پێشبینیت چیانە یاخود ئەتوانین بڵێن هێشتا زووە جگە لەوەش ئاشکرایە کە بەشی سپۆرت لە دەستگای میدیای کورسات بەشێکی ئەکتیفە بەردەوام ڕووماڵی خولەنێ خۆیەکان و وڵاتانی ئەوروپا کات و بینەرێکی زۆریشی هەیە پلانی ئەم ساڵتان چێ بۆ ڕووماڵکردنی خولەنێ خۆی و ئەوروپیەکان کاکەم بە نسبت پرسیاری یەکەمتانەوە باڵۆن دۆر لەوانەیە بڵێن تر بارودۆخی وڵاتی ئێمە وای کردوینە لەوانەیە بەندە لەوێ ئامادە بوومایە بەڕاستی لەوانەیە هەندێک بارودۆخی ڤیزە و کشتوینە لەوێ ئامادە بوون چونکە بە دڵنیایی ئەو کۆنتاکتێک کە هەمە لەگەڵ ویفادا یاخود لە ڕێ ئەکاونتی تایبەت بە خۆمان و دەتوانین یاخود لە ڕێ ئەو بۆنە وەرزشە نێودەوڵەتەکانیش ئامادە بوونتانە بەڵام ئینشاءالله هەر پلانی ئەومان هەیە نوێنەری کورسات نیوز دەوێت ئامادە بێت بتوانین کە لە دوانی سەرەکان بگوازینەوە بەڵام ئەوەی کە تا هەیە تا ئێستا دەتوانین بڵێن بە ڕێژەی لە 170 لابووەتەوە و شایستەشە بەڕاستی عوسمان دیمبلی یاریزانی پاریس سن ژەرمان و هەڵبژاردنی فەڕەنسا کە پالێوراوی سەرەکیە بۆ بردنەوەی ناسناوەکە هەرچەندە باسەوە دەکرێت کە ڕافینیای بەرازیلی یاخود لامین یامال بەڵام بە هەموو پێوەرەکان ئەگەر بەراورد بکەیت عوسمان دیمبلی شایستەیە بەنسبەت پرسیاری دومتەوە کە بۆ پلان و استراتیژەتی ئێمە بەرەو مۆندیال دەڕۆین خولەکان سڕ دەبێتەوە چامپیۆنز لیگەیە بە دڵنیایی و لەگەڵ ئیدارەی خۆشەویست زایمەدا دەنیشین پرۆپۆزەڵی خۆمان پێشکەش دەکەین پێشکەشیشمان کردووە کە کاری باشتر لە ساڵێن بکەین کاری جیاواز لە ساڵی پێش بکەین و بە دڵنیاییەوە ئینشاءالله بەردەوام دەبین بە پشتی خوا بە پشتی ئێوە بە پشتی ئیدارەی بەڕێز بەڵێ سوارە کەریم بەڕێوەبەری بەشی وەرزش لە دەستگای میدیای کورسات و کورسانیوس لە هەمان کاتا ڕۆژنامەنووسی نێودەوڵەتی سوپاس لە ستودیۆ لەگەڵمان بوویت سوپاس بۆ تاوی زانیاریەکانمان دوونە بن لەشتان سەرکەوتوو بن